بەسەرهاتێکتان بۆ ئەگەڕمەوە بەسەرهاتەکە مێژووی ئەم بەسەرهاتە ئەگەڕێتەوە بۆ 11 کانونی دووهەم ساڵی 2016. شوێنی ئەم بەسەرهاتە کە عەرسان یەکەم جمهوریەی مصری عەرەبی محافەظە و پارێزگای دەقهەلیە مرکزی یعنی ئەوان لە جاتی قەزا و ئەمانە مرکزیان هەیە مرکزی میت غەمر دێیەک کە پێی ئەوترێت تەفەهنە الئەشراف. ئەمە شوێنەکەیە لەو ڕۆژە ئەگەر نزیک ببینەوە و بڕۆین تەماشاکەین تەماشا ئەکەین زیاد لە 9 ملیۆن کەس لەو دێیە کۆبۆتەوە. دێیەک تقریبا نزیکەی 1000 تا 2000 ماڵە 9 ملیۆن کەس ئەو ڕۆژە هاتووە بە ئەو شوێنە. چیە ئەبێ چی ڕوویدا بێ؟ جەنازەی تەنها کابرایەکە کە پێی ئەوترێ سەلاح عەتیە. بەسەرهاتی ئەم کابرایە لە پاش ئەو جەنگەی بینی ئیسرائیل و مصر لە ساڵی 73 ئەمە گەنجێک بوو تازە تەخەڕوجیان کردبوو لەگەڵ بڕێک گەنجی ترە تازە کولێژیان تەواو کردبوو بێ ئیش بێکار وڵات لە شەڕ دەرچووە مەشاکلی تایە. 9 گەنج کۆ بوونەوە قەراریاندا کۆمپانیایەک دروستکەن هەر یەکێ بڕێ پارە بێنێ کۆمپانیایەک دروستکەن هەر یەکێ ڕۆی ئیتر بە پێی توانە 200 جونەییان هێنا. 200 جونەی ئێستا کەمە بەس ئەو کاتە تقریبا زۆر بوو بۆ ئەوان بە تایبەت هەنێکیان بوو ئاڵتونی ژنەکەی فرۆشتبوو هەنێکیان بوو پارچە زەویەکیان هەبوو لە ماڵە فرۆشت بووی هەنێک بوو ڕۆی قەرزی کردو. مهم ئەوەیە هەر یەکێ 200 جونەیی هێنا. 200 جونەی کۆیان کردەوە حەزیانە کرد قەراریان دابوو کۆمپانیاکە هی 10 کەس بێ. کۆمپانیایەک دانن هی 10 کەس بێ سەرەتای کۆمپانیاکەش بە مەعمەلێکی دەواجن دەست پێ بکەن کێڵگەیەکی پەلەوەر دروست بکەن و ئیتر دەست بکەن بە ئیشکردن بەیەکەوە. هەرچیانە کرد دەیەم کەسیان دەست نەئەکەوت. ماوەیەک چاوەڕێیان کرد ڕۆژێکیان ئەم کاک سەلاحە کە ئەو ئەندازیار بوو کولێ ئەندازیاری تەواو کرد بوو هاتووتی من شەریکی دەیەمم دۆزێتەوە. وتیان چۆن شەریکی دەیەم کێیە؟ بڵێ فەرمووی خوای پەروەردگار. ڕەئیتان چییە خوا بکەین بە شەریک؟ دەیەکی قازانجەکە بۆ خوای گەورەیەک لاکەینەوە ئەگەر قازانجمان کرد بەو مەرجە مەرجیش لەسەر خوای پەروەردگار ئەگرین کە بمان پارێزێ لە بەڵاو لە ئافات. وتیان وەڵڵاهی فکرەیەکی باش یاڵا هەر نۆیان پارەکەیان هێنا و عەقدێکیان پڕ کردەوە. عەقدەکە لە 10 کەس پێک هاتبوو پڕیان کردەوە لە 10 کەس پێک هاتبوو 1 2 3 4 دەیەمیان خوای پەروەردگار هەر لە عەقدەکەشە نووسیان. دەیەکی قازانجی ئەم شەریکە و کۆمپانیایە بەردەوام بۆ خوای پەروەردگار دەچێت. پارەکەیان خستە ئیشە و مەعمەلێکی دەواجنیان دروست کرد. هەر ساڵی یەکەم خێرەکەی سنووری نەبوو قەت بە عەقلیانە نەئەهات ئەوە نەخێریان دەستکەوێ. بۆیە بڕیاریاندا بەشی خوا بکەن بە 5 20 لە سەدیان هەر هەمویان هی خوایان کرد بە 20 لە سەد. ساڵ بە ساڵ ئەم خەیرە زیادە کرد لەگەڵ زیادکردنە بەشی خوایان زیادە کرد بەشەکەی خوایان زیادە کرد تا بەشی خوایان گەیاندە 50 لە سەد. یعنی ئەو کۆمپانیایە کە هەیان بوو 50 لە سەدیان بۆ خوای پەروەردگار دانا. چیان دروست کرد بەو پارەی خوا بەو بەشەی خوا چیان دروست کرد؟ مەکتەبێکی ئیبتیدائیان دانا سەرەتایی هی کوڕان مەکتەبێکی دینی سەرەتایی ئەزهەری لەوێ ئەزهەر هەیە جامیعەی ئەزهەر ئیبتیدائیشی هەیە ڕەوزەیشی هەیە مەکتەبێکی ئیبتیدایی کوڕانیان دروست کرد. پاشان پارەکەیان زۆر بوو جا مەکتەبێکی کچانشیان دروست کرد. ئەمە لە دێیەکە خۆشەویستەکانم لە دێیەکە. پاشان ئەم جا دوای ساڵەکانی تر تەماشایان کرد ئەتوانن هینێکشی بۆ دروستکەن متەوەستەیەکیشی بۆ دروستکەن متەوەستەیەکیانیش دروست کرد هی کوڕان پاشان متەوەستەیەکی کچانشیان دروست کرد. پاشان پارەکە زۆر بوو ئەم جا ئامادەیەکی کوڕانیشیان دروست کرد ئامادەیەکی کچانی ئەزهەریشیان دروست کرد. پاش ماوەیەک تەماشایان کرد پارەکە زۆرە بەشەکەی خوا زۆرە. ئەم جا قەراریاندا کۆلێژێکی شەریعەیش بێنن لە ئاوایەکەیانە داینن. ڕۆیشتن تەقدیمیان کرد بۆ ئەزهەر و جامیعەی ئەزهەر و یعنی ئیجراعاتی حکومی
وتیان نابێ لە دێ قەت لە هیچ دەیەکە ناکرێ یعنی کولیەتە ئێستا کولیەی ئەزهەری نەڕوێتە هیچ دێ هیچ کولیەیەکی مصری لە ئاوایەکە دروست نەکراوە پاشان ئێوە قیتاریش سکەی قیتاریش بێوە تێپەڕ ناکات لە میسرا کریسیارە گرانە بە قیتار و سکەی قیتار خەڵقات و چۆکە ئەوە هەرزانە وتیان سکەی قیتاریشی نییە بۆیە ڕەفز کرا پاش ماوەیەک یەک دوو ساڵێک پارەکە ئەوەندە زۆر بوو هین بەشەکەی خوای پەروەردگار ڕۆیشت دووبارە تەقدیمیان کردەوە وتیان لەسەر حسابی خۆمان کولیەکە دروستەکەی یعنی ئەرکی بکەوێتە سەر حکومەت نەکەوێتە سەر حکومەت بکەوێتە سەر خۆمان و سکەیەکی قیتاریش بۆ ئاوایەکەمان ڕائەکێشین هەر لەسەر حساب خۆمان سکەیەکی قیتاریان ڕاکێشە و یەکەم کولیە کە لە دێهاتا بکرێتەوە ئەوان کردیانەوە یەکەم کولیەی ئەزهەری پاشان ساڵەکانی تر توانیان کولیەکە بکەن بە 2 کردیان بە 3 کردیان بە 4 پاشان پێویست بوو تەلەبەی خارجی ئەهات بۆ دێکە ئەمجا چیان کرد قسم داخلیان پێویست بوو بۆیە 2 قسم داخلی گەورەیان دروست کرد یەکیان 600 کچ ئەگرێ ئەوی تریشیان 1000 کوڕ ئەگرێ پاشان پارەکە زۆر بوو سیرکەن برا بەڕێزەکان تجارەت لەگەڵ خوا پاشان پارەکە زۆر بوو بۆیە بڕیاریاندا چی بکەن بەیتولمالێکیان دروست کرد بۆ ئاوایەکەیان یعنی سندوقێکیان دروست کرد بۆ ئاوایەکان نا بەیتولمالی مسلمانان هەر مامۆستا سەلاح خۆی سەرپەرشتیە کرد دەی یەک فەقیر نەما لەو دێ ئللا گەیشتە حەدێک ئەوەی کە لە وەسەط وەبان بێ و هەموو تەلەبەیەکیش کە بە قیتار تێ بە بەلاش تەزکیرەیەکیان بۆ بڕی بە قیتار ئەوەی کە لە خارج ئاوایەکەیانەوە دێت هەمووی کرێی هاتو چۆکەی بەلاش بێ و خواردنی ئەو تەلەبانە هەمووی بە بەلاش و پاشان معاشیان بڕیەوە هەر لەو بەشەی خوای پەروەردگار معاشیان بڕیەوە بۆ هەموو بێوە ژنێک و هەموو یەتیمێک بێ باوکێک پاشان پارەکە هەر زۆر بوو ئەمە خەیاڵ نییە ئەمەی کە ئەیڵێم خەیاڵ نییە پاشان پارەکە زۆر بوو ئەمجا چیان کرد ئەمجا قەراریاندا هەموو کچێکی مصری لە مصر عادەت وایە هەر کەسێک کە ژنتێرێ مەسروفی ماڵەوەکو دروستکردنەکە لەسەر کچەکە هەر لەسەر عایلەی کچەکە نییە لەسەر کوڕەکە ئەمجا هەموو مەسروفی ئەو کچەی کە شوو بکە مەسروفی لەسەر بەیتولمال بێ هەر کچێ شوو بکە مەسروفی لەسەر بەیتولمال بێ و هەر کوڕێکیش ئیشی نییە پرۆژەیەک تەقدیم بکە یارمەتی ئەدرێ پرۆژەکە جێبەجێ بکە بۆ ئەوەی کەسی بێ ئیش یەک گەنجی بێ ئیش نەما لەو دێهاتە پاشان ڕویان کردە دێهاتەکانی دەوروبەر چەندین ئاوایی دەوروبەری ئەو منطقەیە هەمووی بەیتولمالی تیا کرایەوە ئەو بەرەکەتە ڕووی کردە هەر هەمویان لە ڕۆژانی ڕەمەزانە ئیفتاری جەماعی ئەکریا هەموو ئەو ئاوایە چێشی دروستە کرد و هەمویان بەیەکەوە فتاریانە کردەوە تەلەبە غەریبەکانیش خواردنی تایبەتیان بۆ ئەبریا طبعا گەیشتە مۆزوعەکە گەیشتە ئەوەی کە ئەوان اعتمادی زۆریان لەسەر زەراعەتە لەو دێ 4 معمەلی گەورەی دروست کرد مامۆستا سەلاح 4 معمەلی گەورە دروست کراوە هەمووی ئەنێرێ بۆ خار بۆ دەوروبەریش معمەلی علەفی ئەوان لە 100 علەفێکی طەبیعیە و پاشان زەراعاتی ئەو منطقەیە بەرەکەتەکەی گەیشتە ئەوەی کە ئەیان نارد بۆ خارج و ئەو ڕۆژەی کە تەصدیریان ئەکرد باریان ئەکرد ئەبێ هەموو ماڵێک بەشی تایبەتی بۆ بڕوا و هەموو تەلەبەیەکیش بەشی تایبەتی بۆ بڕوا لەو خواردن و میوەیەکە هەیە لە ئەخیرە بڕیاریاندا ئەو مەشروعە پرۆژەکە زۆر گەورە بوو هەتا گەیشتە حەدی ملیار گەیشتە ملیارەها پارە بڕیاریاندا هەر هەمووی بکەنە ناو خوای پەروەردگار و هەر هەموو مەشروعەکە شەریکەکە هەر هەمووی بووە کۆمپانیای خوا و خۆیان بوون بە مۆزەفتایە معاشێکی دیاریکراویان هەبێ ئەو مهندسانە ئەو دەکەسە ئەو نۆکەسە بە سەرپەرشتی ئەو مامۆستا سەلاحە و سەیرترین شت لەمەش خۆشەویستەکانم لە هەمووی سەیرتر ئەوەیە ئەم پیاوە بەڕێزە یەک ڕۆژ خۆی نەداوە ڕاگەیاندنەکان یەک کەس پێی نەزانی یعنی لەوەی کە لە ڕاگەیاندن و کەناڵە ئاسمانیەکان و چەند ساڵە ئیشەکرێ کەس پێی نەزانی تا ئەو ڕۆژەی کە بۆتان بخوێندۆ ڕۆژی دووشەممە 11 کانونی دووهەم ساڵی 2016 بە یەک جا هەرچی کەناڵی ئاسمانی مصر هەیە عەجایبیان هات گشتی ئەوەیان بڵاوە کردەوە کە ئەمە چییە بە یەک جا 5 ملیۆن کەس بڕۆ بۆ جەنازەی زەلامێ ئەو ڕۆژە دەرکەوت کە ئەم ئیشی ئەم پیاوە چەندێک بوو تا مرد کەس بە ئیشەکانیشی نەزانی چونکە بۆ خوا کردی بۆیە خوای گەورە بەرەکەتی خستە ئیشەکانیەوە تجارەت لەگەڵ خوا ئاوایە خۆشەویستەکان